شاباس وەکە زانی ئەمڕۆ بەرنامەمان لە دهۆکە. بەڵە ڕاستەکەی دیمەندۆک یەکێکە لەو شارانەی کە لە ڕووی جوانی و سروشتەکەی و هاوکات بواری گەشت و گوزاریەکەشی تایبەتمەندی خۆی هەیە. وایە بە دڵنیاییەوە چونکە چەندین هاوینە هەواری هەیە هەر بۆیە ئێمە ئەمڕۆ بەرنامەکەمان لێرە کردو بۆی گفتوگۆ بکەین لەسەر گەنج و گەشتکردن یاخود مامەڵەکردنی گەنجان لەگەڵ گەشتیارە. ڕاستەکەی کاتە با ئێمە چاوەڕی میوانەکانمان بکەینەوە گفتوگۆیانەمان بە گەرمی لەگەڵ ئەوانە ئەنجام بدەین. زۆر چاکە با چاوەڕیان بکەین. نێوانن vê carê yên birnameya gencan e. عەبدوڕێزاق محەممەد لە ساڵە 1970 لە دهۆکێ ji dayîk bûye. Xwediyê bawernameya dîplome lê geşt û guzar. عەبدوڕێزاق şarezeya duwarê geşt û guzarî de ye. Bêzar Enwer li sala 1993 lê dihokê ji dayîk bûye. Xwediya bawernameya Bakaloriyos e lê derûnnasiyê. Bêzar tuêjera derûnî ye. İsmaîl Mînexan li sala 1982 li Hewlêrê ji dayîk bûye. Xwendekarê Zankoyê ye. Şêrîn Mustafa li sala 1987 li Hewlêrê ji dayîk bûye. Xwediya bawernameya dîplome li kargerî yasa. Şêrîn çalakvana medenî ye. Kawar Resûl li sala 1990 li Wirmeya Rojhilatê Kurdistanê ji dayîk bûye. Xwediyê bawernameya Bakaloriyos li rakandin. Kawar rojnamevan e. بەخێر بن بۆ بەرنامەی گەنجانە خۆشحاڵین کە ئەمڕۆ لە دووهۆک لەگەڵمانە کۆبوونەتەوە بۆی کە گفتوگۆ بکەین لەسەر گەنج و هۆشیاری لە گەشتیاریدا و چەند پرسێک بۆ بابەتە بەڵام پێشوی بچین لای گفتوگۆکان ئێمە بۆ چوونی کۆمەڵی گەنج باوەرگرتووە لێمان پرسیون ئایا گەشتان کردو بۆ دەرەوەی وڵات با بۆ چوونی ئەو گەنجانە ببینین و دەگەڕێنەوە گفتوگۆکان. سەفەری دەری وڵاتی کردووە؟ نەخێر. بۆ؟ وڵای تر نەگونجاوە بوو. هۆکارەکەی نەگونجانەکەی چی بووە؟ وڵا کابرایە پێشمەرگەمی تر کابرایە پێشمەرگە ئەو مەعاشەی هەر بەش خۆیەکە پێی بژێ بەشەوە ناکا بچی سەفەرە وڵاتانەی پێ بکەیت و دەرەوە ببینی. ئەگە بۆ بگوجێ حەزێکی سەفەرە بکەیت؟ ئەی چۆن حەز ناکەم. لەم نزیکانەیە نابست کە مناڵ بووم ئەو کاتە پێشەوەی پاسپۆرت و هەنێشت بێتە پێشەوە سەفەری بەخاو ئێران تو زێم شوێنانە بەس لەوەتی دەوام و ئیش و شت ناسەفەرم نەکردەوە. هۆکاری سەفەر نەکردنەکە چییە؟ دەوامم هەیە تەلەبم ناتوانم یعنی لە عوتڵەکانی شەبا بڵین لە هاوین وشتا ئیشەکەم یعنی مەجالم نییە. ئێستا زۆر سەرورم بۆ سەفەرێک بۆ بۆنی نەخۆشیەوە ناتوانم بیکەم لەبەر ئیشەکەم و لەبەر نەخۆشیەکەش واسم لە مەکتەب هێناوە ناتوانم سەفەرەکەش بکەم. چەند سەفەرێکی بووە؟ زۆر. لەو سەفەرانەوە چی فێربووی؟ زۆر شت. وەکو هەندێک شت فێر بوومە لەوانە بینیمە لێرانە نییە. بۆ نمونە لەیانەی زەمان و ئەمان و خۆشی و ژیانیان و لێرە بۆ گەنج بۆ گەنج شت نەکراوە تاستاگە بلێ شت لێرە زەمان ئەمانە و خۆشتیایە و ژیانی خۆشە و دایم بە دەور پشتەوە. وەکو چاران عسکەری ئەیانوت ئەبێ عسکەری بکەیت کە سەفەرەکەی بڵێن وڵات بەجێڵی وەکو عسکەریەکی لێ ینی بەڕێی منەوە ڕێی خۆمە فێری زۆر شتی کردین کە وڵات چەند شیرینە تا دوور نەکەیتەوە نازانی. بەڕێی من زۆر وڵات گەڕاوم یعنی من لە 2008 ڕۆشتوم چەند ساڵێکە وڵاتانە هەمووی گەڕام هیچی بە نان و ماستێکی بەیانیانی لای سابونکەرانی نایەمەوە ڕێی خۆمە یعنی ئەوە بەڕێی خۆم هەمووی نازام ناویانم بیر نەماوە بەس تلێوێنانەوە پیای بڕۆ تاگاتە نەرویج گەڕاوم بەس هیچی نان و ماستێکی بەیانیان نایانێکە لە شارەکەی خۆتا لەگەڵ کەسوکاری خۆتا. بینەری ڕایگەنجەکانمان بووین و گوێمان لێبووکاریەکە و ڕایەکی جیاوازیان هەبوو. گەنج هەبوو لەبەرەوەی کە موچەیەکی کەمی هەیە یاخود باری دارایی باش نییە ناتوانێت گەشت بکە. گەنج هەیە لەبەر خوێندن و ئیشکردن بە یەک جار ناتوانێت گەشت بکە. باشە کاکاوار ئایا گەشتکردن بۆ گەنج پێویستە؟ هەلبەت گەشتکردن مەفهومێ خۆی گشتیدا پێتیڤیەکە ئینسانی بووە هەش درێژەهەیە مێژوویەکیان بعدێکی مێژووی سەحکەینە گەشتکردنی فعلەن
درێژیا مێژوویە ئینسانی هەست پێکریە کۆ ئەvە پێتیڤەکە زاتیە خۆیە جەسەدیە پێتیڤە گەشتێ بکات ئەvێ گەشتێژی طبیعی دەما پێتیڤی بوون پێ هەبیتن کەواتە هەندێک نقصان و هەندێک فراغت زاتی ئینسانی دا هەند پێتیڤە بفرێکاوێ گەشتێ دەستخۆڤە بینیت و تژی بکات وان فراغا هەلبەت پێتیڤەکە گەلەکە گرنگە گەلەکە مهمە پێتیڤە هەر تاکێک ساڵێدا یەک-دوو گەشتە هەرچنە بیتن گۆرەی ستانداردی نیو دەولەتین دنیای پێتیڤە یەک-دوو گەشتا بکەش بۆ هەندێ شوێ مەعریفی وڵاتیان دەرەوەی وڵات هەر دوو جورین گەشتات گرنگن چونکە داتاک بەردەستی من هەیە پشتی و ڕیسێرجە کلی سەر وڵاتین دنیای پشتی و بوومە میێوانێ بەرنامە هەوە بەس دوێشان دێت کە خۆشگوزەرانی ترین ئەو وڵاتین دنیایە یعنکو پترترین تاکەوان گەشتات کەتن ئەش هەمی وڵاتین دیین دنیای شروعی نفسیڤە مرتاحترن و سعادەتێ دادژین کەواتە بەحسی هەردوو جورین گەشتاکردی سەبارەت پرسیارە جەنابێتە یعنی هەم گەشتێت نافخویە وڵاتی خۆدا باژێڕێکی بۆ باژێڕێکی دی هەندێک جودایی و تایبەتمەندیت خوانە و نەخواستمە یا گرنگتر ئەوە کوش دەربەی وڵاتی خۆ گەشتا بکەتن ژ بۆ دیتنە هەندێک دابوونەری تۆ هەندێک کەلچەرێ دی هەندێک دیتنین جوداتر کوش وڵاتی ئەو ناوداجتی نینن سوود و گرنگی گەشتکردن بۆ گەنج چییە؟ سوود و گرنگی گەنج بۆ دەرە وڵات ئینتیمای گەنج بۆ وڵاتەکەی خۆی زیادەکە کە ئێستا گەنجەکانمان زۆری تووڕان و زۆر پارێزگاری لە ژینگەی وڵات ناکەن لە سەیرانگاکان و لە گەشتکردنەکان هەموو لە بۆنەکان هەستی پێ دەکەین کە سەفەرکردن و چوون بۆ دەرەوەی وڵات ئەو دنیا دیتنە وا دەکا کە لەوێ بزانرێکە ئەوان چۆن وڵاتی خۆیان بە پاک و خاوێنی و بە وڵاتی خۆیان خۆشەوەی کە ئەمە دەوری کاریگەریەوە ئەساسیە بۆ سەفەرکردن بۆ دەرەوە وڵات گەنجان. کاک عەبدوڕەزاق وەکو کاک اسماعیل باسی کرد باسی ئینتیمای کرد کە گەشتکردنی گەنجانمانە بێتە هۆی ئەوەی کە ئینتیمای گەنجەکان زیاد بکە ئایا ئامانجی گەنجی ئێمە لە گەشتکردنا چییە؟ بەڕاستی ئینتیمایان زیادەکە لەو هەلبەتە بژین ئێکش مەبەستی گەشتیاری بخۆەوە دەبێ گەشتیت کەتن و بچیتن نیبوونەڤەیەکێ یانجی ئەبدێتێکە دی دەف کەسەتی یان دەفتاکیوی پەیدا ببیتن فەشبەروەیەکی وڵاتی مەدا هەتانو کە بژین ئەو راپۆرتێژی داهاتە دیارکردن وان گەنجێت ئاماژە پێدای و ئەو گەنجێ مە هەتانو کە هەندێک بژین ئاستان کەفتینەت ڕێکاویدا نەشیایە وەکو پێویست درستاهی ئەو بژین دەرفەتا یا گونجایی بۆ پراکسی بۆ بهێتە ڕخساندن و بچیتن گەشتێ بکەتە وڵاتێش دەر ji ber hindê hedanû kel welatê me da geştxo nebûye bijîn gel turek il dev takê me ku dahatê takî ew dahatê tînî din neşiyaye bixwe pişkekê ji vî dahatê xwe terxan ket bû mebesta geştkirinê wekû biradera amaje pêkirî ku geştkirin bixwe nîbûneveke wextê nîbûneve bîtin rêxistin şilaya hikûmetê ve lawazî vî wewedî daye heş ber hindê neşiya diristayî دەست خۆش بێ ئەو دواتر لەسەر پلان و چۆن بۆ دابرێ گفتوگۆکەین شیری خانێ مەلای تۆ کە عەبدوڕەزاق ئەڵێک گەشتکردن گرنگە بۆ ئەوەی کە گەنجەکە خۆی ئەبدێت کاتەوە پرسیارەکەی من ئەوەیە ئەو ئەبدێتە لە چییە لە معریفەیە لە فێربوونی زانیاریە لە بینینی کۆمەڵێ کللتور و کەڵچەری ترە لە چیە ئەم ئەبدێتکردنەوەی گەنج بۆچی باشە؟ گەنجی ما وەختێ سەفەرت کردن یعنی چیتە وڵاتێکی دی لازمە پێزانین هەبن ئەلسەروی وڵاتی هەندێک پێزانینە بخۆ کۆم کردن هەند عادات و تەقالیدێت وان ئەبزانێتن کۆمەکە تشتایە یعنی گرێدۆی گەنجی و مامۆستای بەحسی پشوویە کرد یعنی کەواتە بڵێن جۆرێکە لە نوێبوونەوە بۆ گەنجەکە ئەکید یعنی تشتێکینی بخۆ بچیتن تشتێکینی فێر ببیتن نە هەر ئەو تشتێت نۆف مادە عنی عادات و تەقالیدێکی پێزانینێکی شوێرە بینیتن یعنی بدیف هزر و بوچونێت خۆ هەکاتە گەشتێک نەبێ بۆ ئاساییکردنەوە لەوانێ زۆر بێ گەنجانماڵە ئەو ڕەفیقم چووە با منیش بچمە ئەو وڵاتە بوچونۆ من ئەس خۆت گەل هەندێنینم یعنی بوو تەقلیدی یاساییکردنەوەیە مرۆڤ بچیت گەشتێکی بکەتن هەر گەنجێکی گەشتێکی بکەتن یعنی مەرەمێک پێ هەبیت ڕاستە یعنی هەکە ئەم بێژین گەنجێ مە هەمی هەر ئێکی فکرێکە هەی هەر ئێکی بوچونەکە هەی هەر ئێکی یعنی دێبوو تشتێکی چیت
بچیت یه هایی بینویا تانگه گلک کاری دو گلک زختا سردی چیت بچه که جوی خول ویره گوهریتن یعنی او گنجت شیتن هم بچیت جوی خوب گوهریتن ویره هم بچیت پیزانی نکه بینید هم بچیتن تشتاكي ما نيشوي دولتي بداتنيون تشتاكيش نوفونو دو يعني وقت زفريتن بما بحث بكاتن بێزار خان زۆر بێدەنگی لەناو مەجلیسە و دانیشتنەکەیە وەکو شیرین خان باسی ئامانج و مەبەستی کرد کە گەنجی ئێمە بێ لە گەشتکردنە ئامانج و مەبەستی هەبێ ئایا ئامانج و مەبەستی گەنجی ئێمە لە گەشتکردنا لە چیایە؟ بله هەلبەت زۆر مەبەست و ئامانج گەنجی تەنگ دەمەکۆ گەشتی بکاتن بۆش دەرەوە ئێکیشوان مەبەستە بژین گەنجی هەی مەرەمە هەندێک و پێشخستنا زانستە خۆت خواندنا خۆدا پتر شارەزا بیتن گەشتی بەد بۆش دەرەوە کو ئەو وی بواریدا پتر شارەزا ببیتن بێگومان ئەوەژی فاکتەرەکە پێزە بوو کەساتیاوی گەنجی مامانجێکا دیتر وی گەنجی هەی وەکی مامۆستا ئیشارەت پێدا بۆ تێرکردنا حەز و ئارەزوێت خۆ ببینی ئەویش مامۆستاش باسی کە بەڵام پرسیارە لێرە دروستە بێزار خان زیاتر ئەو گەنجانی ئەمە کە گەشتەکەن ئەمێ بە ڕێژەیەک پێم بڵێ ئایا زیاتریان بۆ مەبەستی فێربوونە یان بۆ بەتاڵکردنەوەی ئەو چێژ و حەز و ئارەزوەیە کە باستان کرد بله الفردا ام نشن راجع بدینه چونکی دولا نابخواد گرید گنج های بو و مرامده گشت خو کردن و گنج لا که دیتر گنج های بو حز آرزویت خو یعنی او حز آرزویت خو تر کردن به گشت کردن هندک تشته های نافجوا که مدانه پسندنه روایه او دلیوانی نوان تشتا بکردن یا جی ببینید هم چتوان جها او دی چتاش در و پتر بره آزادی خود بینید نافی ولاتی دا یا روایه یا پسند او گشتی چی گەنجە دەچیت گەشتا خوب وێرێ بەتەن کووان چین ئەو فاکتەرانی کە ئازادی لێرە کوشتووە بەێ بۆ گەنج ئەو فاکتەرانی کە ئازادی بۆ گەنج کوشتووە لێرە بله وێرادا گەنجە مە سنووردار کردە ئەگەر تو بچە جهێکی تا گەشت چێ و سنوورەی بۆ دانا شێوتی کە نابێ وەکو گەنجێکی تر وەکو گەنجێکی دەرەوەی مەسەڵەن شارێکی تر و یان وڵاتێکی تر ئازاد نەبی بۆ نمونە خێزانە یاخود کۆمەڵگەیە یا قسەی ئەمەوە کۆمەڵگەی بخۆتاکێت کۆمەڵگەی ئەف عادات و تەقالیدێت مە ئەف سنوورەیە دانای بۆ ڤیگەنج یا سەر یعنی فەرز کردیت و ئەگەر تو وی تشتی بکەیت دیبچاوەکە دیتر یێلومەکردنە بەرە خۆدان بۆ تە هەبیتن یانجی دیبشەوەکە دیتر تەبینن وی جێل وی وڵاتیدا ئەف تشتە نینەش بەرەندە ئەو فاکتەرە دەف گەنجی وی وڵاتی نینە ئەوش دەچی تێکەلی وی گەنجی ببیتن و وان سنوورە دەف خۆشت کرد گوتنین برادران دست پێک تانەها ینی جارێ وێت ئەم بزانین گشتی ئارمان گەشتی چییە دنیاەدا درێژیا دیرۆکێ دوو مەبەستین سەرەکین گەشتی هەبووینە مەبەستەکە بازرگانی بووە مەسەرەکە معریفی بووە ژوان هەردوو خانە هەندێک چەقی دیژێ چ بەسیت سەرەکی ترین ئارمان گەشتی ئەف هەردووکە بووینە باشە گەنجی ئێمە ئەو دوو شتەی کردووە بەێ ئەفجا ئەگەر ئەم بهین مقارنە بکەن گەل ئەو گەشتاک و گەنجێمەت کرد ئەنجی تاکێ کوردستانی بگشتی و فوکسی بخینە سەر گەنجی پتریاوی ئەوە برادرە ئاماژە پێگیری گەشتێکە بۆ جێبەجێکردناوان یوتوبیین سەری خۆدا داناین کو نەشێت بەرجەستە بکرد ناواجڤاکیدا پەنایەت بەتە دەرڤی وڵاتی ش بوو هەنچونکە هەندێک ڕێگیری و بربەستێت ناواجڤاکی دەهین ئەو ڕێگیری و بربەستن کو خانمێ گوتین کە ئەگەر چنە کومەکە ئەگەرایەت دەست خۆش ئەمە لێرە یەک پرسیار دروستە بێ بمەلای تو کاکسمایل ئەم جۆری کە مامۆستاکە باسەکە ئایا گەشتکردنە یاخود بەڕاستی ئایا ئەمە ئەچێتە قاڵبی گەشتکردنەوە یاخود ئەچێتە قاڵبی شتێکەوە کە ئەڵێ لێرەیە کۆمەڵگەیە نازانمیان شتێکی تر ڕێگری لێ کردو ئەم گەنجێکە لای خۆمانە ئەچێت لەوەیە حەز و ئارەزۆکانی بەتاڵەکاتەوە ئەمە گەشتی پێ ئەڵێن یان شتێکی تر ئەمە هەر گەشتکردنە بە مەفهومەکەی بەڵام ئەمە چۆن سوود لە ئەو گەشتکردنەی ویان چی بکەینەوەی بتوانین ئەو گەنجانە لەوێ سوودیان لێ بینین کە گەشتەکە بە هەر شێوەیە کە گەشتەکەنەوە بە هەر بیرکردنەوەیەک یان بۆ هەر بە شێوازەکە گەشتەکەندا بۆ خۆشی خۆیان یان بۆ معریفەت بەڵام چ بکرێمە سوود لەو گەنجانە ببینین کە سەردانی دەروی وڵاتەکەن شتە باشەکانمان بهینەوەی مامۆستا هەر پرسیارەت و برادری ئاراستەی مەکردی جارێ ئەو ئارمانجین سەرەکین گەشتێ دەفتاکێمە هەیە دەما بەرەف ئەمە چۆن ڕێگیریەوەی بێژین ڕێگیریە توێ بەحس بکەین مامۆستا وڵاتی مەدا
گنج ما بس گشتکردنی نینه بی پروگرامه بی چه پروگرام یعنی یه ریخستی یا چه استاندارد نهادی نداره ما بس تیمشاره و یا چه بکره نوعی بله هۆکاری ئەوەی کە ڕێک نەخستراوە یاخود پلانی نییە چی؟ بله زانی بیشین جافلیکردن کارتکردن خود باری گشت و گذاری داگیری و کی گلک باری دیر جیانه دبینی بیشین تایبت امریکا سوشال میدیا کو گلک دوره خود دیدی جوای که مدار گشتی دبینی برادر کی بیتن چوی گشت گای گیرید بو جهه که بو ولاته که بو جهه سر چاکشانه بیتن گلک جانا پیچی نبوی جی بس یه خود ایندار گیری حتی بچید بوی گشته بکتن یک شد هەیە کار خستی هذا سرقسەکان وەستانگوورە سەردانی گەشتەکە هەرچی بیان چاولێکەری بێەوە بێ بەڵام گەنجیمە بتواندرێت لەوێ سوود لەوەی ببینی بڵێن لە وڵاتی خۆمان لە بۆنەکان لە جەژنی نەورۆز کە ماوەیەک پێش ئێستا تێپەڕی گەنجمانێ دەستێتە دەرەوەی شار و بۆ سەیران قەدی دارەکان دەشتێنی وە پیسی لەوێ بەجێ دێڵێ بەس ئەمە چ بکەینەوەی گەنج لەوێ سوود لەوەی ببینی کە وڵاتی خۆی خۆش بێ وە ژنگەی خۆی بپارێزی وە چ بکرێتەوەی ئەمە گەنج بەمە بەس سەردانی دەرەوەی وڵاتکات نەوەک چاولێکەری قسەکەی عەبدوڕەزاقی جواب دوخانمەکە زۆر بێدەنگن لێرە گەلک جارە ئەگەر دەبینی گەنجەکە چیتەش دەرە ئەمان چا بیتن ئەو کەلتورە خۆیان زمانێ خۆیان ژی شارستانیەت و ڕاوشەمبیریە وڵاتە خونیشەوەی گەنجش دەربە بداتن تاکو ئەف وەکی مامۆستا ئیشارەت پێدا ڕاستە چاافلێکردنەهای بەس چاافلێکردنەکە باش هەبیتن ئەو گەنجە ویجی ئەف تشتە بۆوان دیار کرد ئەنی ڕاوشەمبیری و سەقافەت و یاسا و ڕامیاری و شینوارێت مەمە گەلک شینوارێت کوردستانێک ئەو شینوارە دانە بەرچاوێتوان و نیشەواندا ئەوژ دی سەردانا مەکەن و گشتی بو ولات مکه الویره دا آمانجا گنجی گلک آمازم بو یعنی ولات خو بروه که شارستانیت نی نشا جاو گنجش در ودا وجی خالک مهم گنج ما آمانج بو ویا که هبیتم بو خاله هبیتم بم بهل باسی آمانج ما که بابین سر براسی دهاتی گنجش او دهاتی که گنج تیشینی خان بشی سفر و سیاحه که که بشی چونه دروی بۆ وڵاتێکە کا لە مای 15 ڕۆژە چوزانم هەفتەیە یان مانگی وەکو هەموو گەنجێکی ترکە زۆر جارە چێتە دەرەوە بۆ گەشتێک بەشی ئەو داهاتی هەیە بەشی گەشتێکی وا بکات و وەکو هەمووتان ئاماژەی پێەکەن لانی کەم علم و فەن و زانیاری و کۆمەڵێک شتی باش فێر بێ الویره ئەم نەشین بێژنێ داهاتی هەمی گەنجە وەکی ئێکە گەنجی هەی داهاتی وی با هەر باسی دۆک ناکەینەمە بە گشتی شێوەیەکی گشتی کوردستانê گەنجێ me yê hey em neşin yani meqaranê bikin bêjinê dahotê hemî wekî êke yê hey dahatî wî yê baş e dêşêtin yani geşteka baş ker mufayekê baş jê welgirît pêzanînê baş bi xweş wêrê înîtin yani hindek cihêt heyň belke yani ew gencê dahatî wî yê baş nebît eger xwe seferê biket jî neşê çîte wî cî ew cihê ew gencê dahatî wî yê baş yani belkê ew gencê dahatî wî yê baş bî dê melûmatekî nît dê çîte ciheke yani yê baş yê ku ev cihêt wekî مثلا فرانسا برج ایول و نزا کیوه و نزانم کیوه و چند پیزانی نکا بخول ویری بینید گنج میدی نشیتن یعنی الویر داهات آستنگه بو گنج ما بو سفر کردن داهات گله گله که مهمه الویر امچین بیجینه او ام ده بحثیوی گنجی کین اوی داهاتیویه که مثلا آدابت بی یان او بچید گشت خوب بکتن او چیتن پارا به فیرو نداتن بو کاره که نیشیو یان جی کاره که حسانه کتن کو پاروی بچیتن دیف پاره خو دیف دراوه خو او چه تعامله بکت بس همان وقت دا سر زیرکی یا گنجه مطراستی زور چاکا شین خان باسی اوی کرد که گنجه ما چون او پاره صرفکا لگشتکانه کاکاوار بو چی دایما ابی باسی او بکره که گنجی اما گشتکا بو دروی ولات زور بکاتکانی و پاره ل دیسکو کلابی شوانه صرفکا آیا براستی مبستی گنجی اما لگشت کردن تنها اوشتانه فعلا يعني ما قلت او ريجلين او بربستن جواكي يتكفنا بر سنجي تاكي ما جنج ما والجنجيت جنج بناي بدل دربي سنوري ولاتي خو افيجي كوما كفاكترا هي كوبوتشي جنج ما اوان بجين فراغ جسدي ين روحي كناشت بردام يبدا يعني ما في وام بدت نوفا ولاتي خدا جبر كوما كاجراش وان اگر ين جواكينا ين دينينا ين عشائرينا بوينا بربز برام برگنجمه و گنجمه نشتم آزادانه وکو او جیانوید ویتن بردامی بدت ناوا ولات خدا بر هندجی دما گنجمه پناهید بده در وی ولاتی چیتا ولاتی یعنی گوشتانه لیره نبه
گەنج ئێمە گەشتی بۆ گەشت ناکات ناچێتە دەرەوە ئێکش سەدەمایە ینی نام بێژین سەدەمەکە گشتیە ئەگەرەکی ئێکش ئەگەرین سەرەکیە چونکی گەنجێمە دەماکۆ نەشێتن بەردەوامی بدەتە وێ ژیانکردناکووی بخۆدانای ئەو یوتوبی و خەیاڵێن سەری خوددادانێت دێکی دەش دەرەوەی وڵاتی جێبەجێکەت و تاتبیقەتن ئەvە ئێک دوو ڕاستیان نوێت ئەم تواقعیژی بین. دەما ناوە وڵاتێتەدا پێتڤاتین سەرەکین ژیانکردنێژی وەکو هەوڵاتی تە نەبن دوی دەمیدا وەختی تو چا وڵاتێکی دیترژێ هەمی پێتڤاتین ژیانێ هەین و هەمی ئەو تشتێن کول خەیاڵە خوددانانی لە دەستت کەویتن طبیعەتی ئینسانی سرشتی ئینسانی حەسکێتن ممارساوی تشتی بکەت ئەvێ نەدیتی حەسکێتن تەجروبێ بکەتن جارێ ئەم بزانین سەر ئاستێ نافخۆیە یا هەرێما کوردستانê bijîn çar ast çar nexşekêşanî teyn bû ku em wenegeyn yan jî rêgirî hebin ku gencê me zîbzî geştê nekin bû ji dervê welatî. Lawaziyê teyn van her çar asta da êkî xwe ser astê lokalî heta nûke ya navxûya parêzgeha geştiyariya me gelek ya lawaz e rastî jî. Ev curê yani heta nûke em behsê hemî parêzgeha bikeyn. Taybet sinûrê parêzgeha dihûkê yani ev çi cihê guzariye yê durist û gencê me biçî heza xwe jê têr kerdin. Helbete bersivayê bîtin nebît çi cih nebin. Şiriyê rewşenbîrî ve, şiriyê keltorî ve, şiriyê werzeşî ve, şiriyê sînemayî ve heta nûke berî çend roja bijî sinûrê parêzgeha dihûkê helkefta şanûyê bû cihek nebû gencê me biçîtin temaşayê filmekê dokûmentî biket yê sînemayî biketin dehan kes çûne pêş pişpiya ve rasiya. Ev êkiş beşekeş têrkirda heza ya vî gencî. Ser astê yê regional bibûre bes ez davê duristayî bigeyînim. Ser astê yê herêmî jî heman şêwe ser astê herêmî Herêma Kurdistanê çend parêzgeha pêktir van her jimara parêzgeha heta nûke ew 12 curên geşt û guzariyê berî nûke me behez jê kirîn girîngî pê nehatiye dan. Ev geştiyariya nûket welatê me da hey jî ew e ya tiştekî xwezayî ye tiştekî siruştiye yê kiriye babetê geştiyarî berhindê ew te berî nûke kerem kirî ku geşt û gencê me penayê betin çunku hezayî li verî têr بەس ئێستا میوانێکمان هەیە لەسەر خەت پێویستە داخل ببێ پاشەوە درێژە بە گفتوگۆکانمانە دێن. دکتۆرە ئەفاف جاف بسپۆر لە بواری گەشت و گوزار بەخێر بێ بۆ بەرنامەی گەنجانە. زۆر مەمنون بۆ بەرنامەی گەنجانە ئینشاءالله سەرکەوتون دەبێ ئینشاءالله. ڕۆڵی کەرتی گشتی و کەرتی تایبەت چیە لە دروستکردن و پشتیوانی لە بواری گەشتیاری بۆ گەنجان لە ناوە و دەرەوەی هەرێمی کوردستاندا؟ يعني هذا يعتبر من الأسئلة المهمة جدا. ئەv یەک ژێپرسن هەری گرنگە بنەسازی بەرپرسیارەتیا حکوومەتێ هەروەها تەواهیە پەیوەندیانجی هەرما کوردستانê weke her devereke din e ku pîvîstiya wê bi girêdana gencan bi curên geştiyariyê heye ku li gor xwestekin wan be. Em dizanin genc şiyanên wan yên darayî sînordarkirî ne. Hin armancên wan hene heta ku em rê li ber gencan bigirin ku berev xwestekin ku ziyanê digihînin wan herin divê em geştiyariya xwebexşî pêş bixin ku bi zanko rêxistin navendin çandê ve girêdayî ne. Nimûne gencek birêya navendekî yan zanko hewil bide dibistanekî ava bike yan pejdariyê di karekî mirovî de bike û bi wê rêyê wê îqamekî bi dest bixe herwiha programeke geştiyariyê jî. Bi vê rê herêm dikare peywendiyê bi aliyên din re bike çi biriya geştiyariya navxwe be yan derve be. Heta niha Herêma Kurdistanê bi komelayên cîhanê ve nehatiye girêdan. نوع من المخيمات الشبابية حتى نبني شخصية واضحة للشاب. زۆر باشە دکتۆرە عەفاف گەنجان لە کوردستانە ئەتوانن بەشداریەکی کاریان هەبێ لەلایەنی گەشت و گوزاری بۆ ئەوەی کە بەرهەمێکی نیشتیمانی گەشت و گوزاری لە کوردستانە دروستکەن؟ نعم نعم أيضا هذه من الأسئلة اللي طالما نحن يعني أف جي برسكا كو أم هرتم بحث دكن هرما كردستانية تبي فلكلورا للجم وتشتن وين كردواريين جرنج لهيجي لسر آستكي باش ناسنامية كردستاني ده برهم نخواين گشتياري ده پیشکش نکریه. تشتن کل هرما كردستاني هين با آوايا كي درست پیشکش نکریه. هر وها کسن خودی بریار لهرما كردستاني هي جداهية دنافبرا پیشکش کرنا حسانکاریین گشتیاری و پیدا کرنا خوکاران جبو درخستنا برهمن کناسنامه کردستانی دیار بکن ندرخستنا. نمونه گنج بکار به قرزکی یان پرکی
وەربگرە ئالیەکی پشتەوانیاوی بکە چ حکوومەت بە ناوەندن حزبی بن یان ڕێخستنن مرۆڤی بن دا بکارە چالاکیان برێبە ببە وەکە چالاکیین بچیاچوونێ کارن دەست نیچیروانی یان سازکردنا ئاهنگان ئالیەکی دنجی هەیە ئەوژی هشیاری دەما کۆکارێتە پاراستنا ژینگەهێ لە خۆ بگرە تۆ ئەوێ پشتەوانیە ji هەردوو ئالیان وەربگری بڤەیەکێ ئەم بەرێخوا بدن ڕونشتوانان و ئەمێ گەنجان بدن هەبوو کۆم بکەن ووركشوبان جوان را چێ بکەن داکۆ ئەموان پێش بخن ومراكز تدريب حتى ننمي هذه المهارات التي تكون لديهم. بەڵێ زۆر سپاس دکتۆرە عەفاف جاف کە بۆ بەرنامەی ئەم جاری گەنجانە لەگەڵمانە بووی. سەرکەوتون دەبێ ئینشاءالله. بەڵێ گوێتان لە گفتوگۆکانی ئێمە بوو کاک ئیسماعیل دکتۆرە عەفاف باز لەوا کە بەڕاستی پێویستە لایەنێکی ئەکادیمی یان ڕاهێنان یان ڕێکخراوێکە بێ بۆی کە کۆمەڵە گەنج فێر بکە کە گرنگی بە کەرتی گەشتیاری بدەن لە زۆر ڕووی ترەوانێ. ئایا لێرە هیچ ڕێکخراوێک یاخود هیچ هۆشداریکی وا هەیە تاکو گەنج فێری ئەوە بکە کە لە کاتی گەشتیاریە چی بکەن چۆن ڕۆڵیان هەبێت لەوەی کە گەشتیارێکی دەرەوەیەت یەت لە هەرێمی کوردستان وا بکەن ئەو گەشتیارە بەڕاستی جارێکی تر بێتەوە نەک کارێکی وا بکات ئەم گەنجەی ئێمە کە ئەو گەشتیارێکە لە دەرەوە هاتۆ هەرێمی کوردستان جارێکی تر نێتەوە بە هەرێمی کوردستانە. دەستۆش لە مامۆستا دکتۆر عەفافەکەین کە لە نزیک و یەکتر دەناسین و هاوکارێکی باشی گەشت و گوزارە کێشەی ماوەیە کە لە سەرەتاشەوە باسمان کرد ڕۆشنبیری تاک بۆ گەشت و گوزار کە ئەوە دەوری ئەساسی هەرچەندە سنتەر و ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی زۆر هەندە بواری گەشت و گوزار و لە بواری دەورات بەڵامەوەڵێ نییە کەمە خۆ دەزانی ئێستا ڕێکخراوەکان شتێکی وا نابیستی بواری گەشت و گوزاری بێت. سەرڕایەوەی کە قوتابی زانکۆم ئێستا بەڵام لە گەشت و گوزاریش داوامەکەم وەکو بەڕێوەبەراتی گشتی گەشت و گوزاری هەولێر ئێستا مامۆستا دکتۆر عەفاف ببوورە لە یەک لە خولەکان لە هوتێل دارین پلازا لە خولی ئێمە بەشدارە لە وتنەوەی وانە بە 45 قوتابی بۆ ئەوەی ئامادەیان بکەین بۆ ببوورە ئامادەیان بکەین و فێری ئەوە بکرێن کە چۆن کار بکەن لە کەرتی گەشت و گوزاری و پێش 2014 پێش ئەو قەیرانە داراییە قەرزی بچووکیش بە پرۆژەی گەشت و گوزاری درا بزانمە ببوورە بەس دڵنی ئەم جارێ بەحسیوەیەکی بکەین دکتۆراژی بە ئاماژەبوویەکی کرد ئەم دیچەوە شەین ناوەندێت ئەکادمی کادرێکی شارستانی یە هەفچەرخ یە چەکدار زانستێت گوزاری بەرهەفکەین پڕێکا vegirna zanku û peymangehê girêdayî kertê geşt û guzarê vek û ew in bûme kesekî berhev dikerin eva doktoraya amaje pêkirî ku sazî yan bingehê guzarî da bişên pêşwaziyeka serdemane ya şaristanî wî geştiyarî bikin dema ew geştiyar yan jî ew hewlatiyê çîte vî bingehê guzarî et gupîtka xizmetguzariya da bijîtin ya duê xala babetê rêkxrawê evêt nûkê heyn li herêma Kurdistanê min bawere ku wekû nav gelek nav peyê heye bes wekû kiryar bedaxewe vê mînbera pîroz em bêjin ku hiç şêweyekî jî bêjim gelekî lawazî ya hey vî babetî da ku neşiyayîne diristahî bibine heygirên peyama guzarî ya dirist çünkü em ji bîr nekin bêjin geşt û guzar gelek ya nazik e ya nazdar e wekî zarokekî sava ka çawa 24 dem ji mêra em cavê xwe bideyne her gava kêmtir xemîd babetekî wî de hate kirin de tûşî hindek arêşa bîtin hawisa geşt û guzar berdewam pêdivî çavdêrî û serberiyê rêkxrawê jîngehê heta nûke neşiyayîne buarê jîngeh parêziyê da ji buarê geşt û guzariyê da çi bijîn ev senterêt heyniyet لە چوارچەوەی گەنج بمێنینەوە ئێمە فۆکەسمان لەسەر گەنجە لێرەیە لەم بەرنامەیە کاک عەبدوڕەزاقی گوتی چوو خواندنا بلند ئەس خود بێژم هێز بێت ئەم بهێنە خارتر دەستپێکیتر چونکە ئەvە وەکو کادرێکی گەشتیاری دێ بەرهەفکەت بوومە زانکو پەیمانگی هەنگێریدای گەشت و گوزاریە لێجارێ وەکو تاکێکی کورد وەکو گەنجێ مە گشتی تاکێ کوردچاو بیتە ئەو تاکە ڕۆشنبیریە سەرەدەریکردن گەل گەشتیاری هەبیت کو ببیتە ئێکە سەدەمێت وێ چەندێ و دەما گەشتیارێ بیانی قەستە هەرێما کوردستانێت کەتن ببیتە ئەvە بخوش ببیتە سەدەمێ
وێ چەندێ نەر بەرپنێ ڕوخسار و جوگرافیا گەنجی ئەمە ئەو شتیان کردووە ئەویان کردووە جارێ بەێ چونکی کۆدێ چاوشێتن نەبەس حەزا ڕوخسار و جوگرافیا هەرێما کوردستانی بەرکو حەز طبیعەت و عادەت و تەقالید و کەلتورێ کوردانجی بکەتن وەکو تاک جارێ نەکریە سەدەمێت خوێت هەین ئێک وەکو سەرئاستێ تاکی سەرئاستێ حکومڕانیە سەرئاستێ جوواکی ئەکەوێت ئەوێ دابەش بکەین چونکی تەنها ئێک فاکتەر و ئێک سەدەم نینە ئەگەرم بینە سەرئاستی تاکی و کۆمەڵاتی درێژیاوە مێژوێ هەرێما کوردستانژی نەتەوا کورد ئێکشوان نەتەوا بووە و نەتەواکە گەلەکە بێژن یا ڕیڤەکەر بووە یا پێشوازیەکە گەرم گەشتیارە و میهوانە و سەرەدەریەکە گەلەکە نەرم گەلدا کردە لێ کێشامەت وێ ئەو ئەڤژی بنگی هێوێت زڤریتن یا عمیقە مەسەرە بوو ئەو ئەدیانên ku divê menteqê de her serdemê zeredeştî bûnê heta niha û heta ayînê îslama pîrûz jî hatî ev hemî êkiş sedemê serekî bûne ku civakê Kurdî kelturê Kurda êkiş wan kelturê wan netewan bîtin ku pêşwaziyeka nermûniyan gel geştiyarî biketin bes eger em bes bersiva biraderî bidem جاره نکرناویجی مسدمه تین بوچی نکریه جاره اوسر آستی تاکی و که برادر آماجه بکری و کره خراو جواکی سیویل بشکش پلان حکومته یعنی اوب خود تمام کردی پلان حکومته بس جاره و که حکومت سر آستی پروردهی چنگرینگی ده و چنده کو تاکه که سردم تاکه که یه مثقف یا روشنبیری تدوی مجالی ده بشتن سر در یه گل بگد اگر پروژه سیستماتیکی هبیتن پلان و برنامه رشگیری سر آستی وزارت پرورده هبیتن توی دمی داده تعمیم بیتن بس اگر سر آستی تاکی بیت میزاج تاکی ده سر دری کردن ده بیدا سنگ حکمی نشرت میزاج نه درست بیتن که کار ببوره بس سر همان بجن بوچورا جرابته برینو که بجن سال نوتوئه که پیمانگه هک هبول پارزگه ها دو که کوتاه که پیمانگه ها گزار هتل گیری بو هرم کردستانه بس چونکو حکومت هرم کردستان گیرینگی و پیمانگه هردا زیادتر 1000 قطابیا و پیمانگه در چون هر 1000 قطابی کرد پارزگه ها دو گیرن ام نمونه ببینین هر حتی نو که هیچ جایی کی نهادی نوارد اول خوب لوازم گیرینگی پیدا راسته اخفنات اجالك جنبو بس جنجي ما يعني هر راسته اختصاص جالك مهمه دود بوار خدا کار بکی اختصاص مروی چه بید مروف اتوی بواری داب کار بکد اکید سرکفتنه که مستر معظم اینین اشکوتش اختصاص خدا غیر اختصاص خدا کار بکی تا بحثی پیمانگه ها گشت و گذاری که راست ما هزارهان قطابی در شویت پیمانگه گشت و گذاری تاین حتی نو کلمات خود رنجتینا دلیوت کاری بو نهاتینا الویره یعنی راست حکمت حتی نو که تعیین نکرینه و ام بجن تشول بو ندیدنا بس اوجید شین يعني حتى تقصيريش ماجيكا ما جانجون ام نابر خدينا يعني كا من كيري خلاص كري عفو بس ده خلاص بم ما مستا وقالك حقي ما برا بدنيايه وهر دو خان مك زور بدن بويا بقصي خويا ممكن استا بيجا بیا بتن گنجه مج یعنی در کوید بچید کار بکه جهت گشت و گذاری تا او اختصاصی خلاص کرد یعنی تو مجبوری بچی جهه که یعنی رستوران تا که جهه که یعنی یه گشتیاری تو کار بکه یاش مفک چه نوعی کاری تو بکه چه شرمی تدانینه او اختصاصی تا تو راسته تا گشت و گذاری خلاص کردی بس ام گنج و ساتید گن هر ای که اختصاص مثلا گشت و گذاری خود وید ببی تمام مستا وید ببی تا نظام فرمان برل کیره وید راتبی باش بیت نظار کیره نه رزقیتا او تاویری و خلاص کیشیونه تا او دست خوشت خواه با بزرخانش بینیم بابتگاه راست که ما مستا اشارت پیدا سکتره که یعنی کو بجین یه هستیاره وید او کادر مثلا کارت گشت و گذاری دا کارت کردن راهنان پی بهنه دانان و شارزا بیتن وی بار دا کاد چاشه سردریت گل وی گشتیاری کرد وقتی کو ولات ما اول جاری لانه که امه بحثیوی کادرید که نوید کردید گشت و گذاری دا کارت کرد بس اره باشم ده چهار کار سر گنجی خوب که چونکه اوج خوب خدانه وی ولاتی دانید هم ده چهار والوان گنجا که همی هر گنجا کشده خوب خدانه وی ولاتی دانید در وقت گشت کرد ولاتی دکتر عفاف بس اوه که لبواری گشت و گذاره کرتی گشتی زور کمه يعني آتا بيستوت أنا كمل أنا بوتري لارم كورسان أوتيلك حكومية باشا يعني فلان شوين يعني فلان سيران قا أميني حكومية هم يدروا بكرتي تايبات إيه قا كرتي تايبات الشباب زيادة أو حكومة جرينجي بينها
ئەم گەنجە چی بکە لەکو مامۆسا عەبدوڕەزاق باسێکە با هەزار تەلە بەشمان هەبێ لەکوێ دامەزرێ لەکوێ ئیشکەنیان با بێزار خان وەڵام باتوانێ دوایی لەلای مەمەرەم vêre eger xwe ev kerta giringiyê kertê xwe taybet û giştî jî nedet gencim xwe bixwe zatê wî yanî ev şiûre hebîtin giringiyê vî tiştî bidetin çunkî vê çendê de ev gence dê harîkar jî bîtin bi wan kerta jî ku hizreka dîtir li dev van kerta dirist bîtin û hemden de ku vê gencî piştevanî bû balderek bû van kerta ev kerta jê dî dê xwe gihende ramne ser pê xwe dê careka dîtir yanî ku ihtimamê dene vîla yanî ku gencê me jî bîro biçûnê canê tên dete kertê taybet jî bîro biçûnê canê tên dete gencî yanî her du timamkerê êku dibin بۆ ئاواکردنا vê welatê بۆ bêjin harîkarîkirina vê geştiyarî berjewendiya giştî de her du kar bikin کاک اسماعیل کارتی وازم کۆمنتەکەت هەر لەسەرەوە کۆمنتەکەم لەسەرەوەیە گەنجانی ئەو پرسیارت با لێ بکەم گەنج یعنی زۆری گەنجەکانمان مامۆستاش ئاگادارە لە کەرتی تایبەتیش ناکە بنمونە لە پێشوازی لە فندەقەکان لە ڕیستۆران لە موتێل لە مەتەمەکان ینی ئەوە دەوری ئەساسیە و ئەتواندرێ لە ڕێ ئەو گەنجێک کە دەرچوو گەشت و گوزارە فێری ئەوانی تریش بکرێت کە لەگەڵی ئیشەکە چۆن پێشوازی لە گەشتار بکرێت. پرسیارەکەی من ئەوە بوو کە حکوومەت خۆی گرنگی نەداوە بەلایەنی گەشتیاری بۆ نمونە هۆتێلێکی حکومیمان نییە چۆن گەنج ئەو هۆشداریەی لەلا دروست ببێ کە گرنگی بەلایەنی گەشتیاری بە. ناخرێمە دەرچووی گەشت و گوزارمانەیە 2 ساڵی شوا بزانم هەمووان ئاگادارین حکوومەت بەجددی کار لەسەر سێکتەری گەشت و گوزارەکە و ئێستاش ڕنگدانەوەی تایبەتی خۆی هەیە بەڵام ئەو شوێنانە کە ئێمە گەشت و خەڵکان دەرە وڵات تێدا گەشتەکەن بۆ کوردستان و دێن بۆ وڵات بازگەکانن لەگەڵ فڕۆکەخانە باشە بەک پرسیارتر هەر لە خۆت بکەم کە گرنگی بە کەرتی گەشتی گوزار دراب لەلایەن حکوومەتەوە تا چەند گەنجی هێناوەتە ناو ئەو کەرتەوە تا چەند توانا و تاقە و بیر و بۆچوونەکانی ئەوی بە هەند وەرگرتەوەی لەو کەرتا بەشداری پێ بەڵێ ئێستامە بابەدەر لە گەنج وەکو حکوومەت ئێستا ڕێنمایی تایبەت مامۆستا عەبدوڕەزاق ئاگادارە کە هەر شوێنە گەشتیاریەکان کە مۆڵەتی نوێ دەرەکە پێویستە یەک لە دەرچوانی گەشت و گوزار بە ئیجباری ینی لە شوێنە گەشتیارەکان دابمەزرێ بەڵام پاش بە دوواداچوونی ئێمە وەکو حکوومەت ئێستا وەکو گەنج قسە ناکەم زۆری 150 بەشدار نابنیان بەو کارەی کە بۆیان دانراوە ڕاست باشە ئەو ڕێژەیە کەم نییە کە تۆ باسیەکەی لە چی؟ کەوتت لە مەسان یەک کەسیش بوو بێ بە زۆر لە 100 بە زۆر دابمەزرێ ئایا ئەو ڕێژەیە کەم نییە بۆ ئەوی کە گەنج دابمەزرێ ڕێنمایەکەوە 150 دەبی دەرچووی گەشت و گوزار پرۆسیژی بژین کەرتی گەشت و گوزارێ وەکو حکوومەتە هەرێمە کوردستانê بژین وەکو گوتنەکە یا کلاسیک تێدا گوتن نە حەلال کردیە نە حەرام کردیە یعنی حکوومەتە هەرێمە کوردستانی درستایی حتان و کە نە ئەو خۆشی دزانیت کانێ کەرتی کانێ درستهی ڕادستی کەرتی تایبەت کردیە یان جی پشکەکەی دەستی وێدایە فەشبەر هەندێ يعني الفيديوية حتى رداكي الجوترين برسيت مازنية حكومة هرم كردستان بيجن أم ديجرين جيب كارت جاشت وجزاري لين بس آخر إما باز لجنجكي كعب بس باش من اللي راح برسالك من الدروس براستي جنج بقول ما مصاب باسيك حكومة كمال الرين ما يقدر كردوها بلام حكومة بيوز ناك للرين ما يكان يا هندي شت هي بەشداری گەنج مثلا بەشداری بە گەنج بکات لە کەرتی گەشتیاریە بەڕێز ئەس دەهێمە سەرخانێ کەرتێ تایبەت حتان و کە نەبووە هاریکار بۆ حکومەتێ چ سانسۆر سەر کەرتی تایبەت نەدانایە وێتن گەنجی مەهیم دەرەکاری گەنج پرۆژە هەبووە سنتەری پارێزگە هادووکە یانجیل هەمی هەرێمە کوردستانی پارێزگە هەولێر و سلێمانیە پرۆژێ نایابە دیلوکسە ئەکسترا دیلوکسە بەس و برهنریه چوی بجین کریکارک یا گنجک در ویولات یه اینای 5 ورق دلاری داینه برانبر وی گنجک ما زیادتر ویشیان و بجین طاقات یه تاین 5 ورقات داده پشتیوانی ناکردن اول کارتگر نمیگیرید یعنی بجین کنکریتی برسوا بسیارا هوا بدم جالب رأی من وەکو سەرئاستی حکومڕانی سەرئاستی حکوومەتە هەرێما کوردستانی نەشە بازارێکی گەشت و گوزاری بخۆڵقینیتن دا تاک خۆتێدا ببینیتن و دا کاریگەریەکان پۆزیتیڤ سەرسەرەدەریکردنا تاکیجی گەلگەشتیاری دروست ببیتن
ئەوە گرنگە ینی ڕاستی وێت ئەم سەدەما بگەڕین دەستی خۆداینە سەر برینێ بۆچی گەنجێمە مەسەرەن سەرڕای هەندێک ئەم بێژین خۆدان بەکراوەندێکی گەلێکی زەنگینی کلتورینە و شوێ گەلێک کوردستانی پێشوازیەکە گەلێکا گەرم گەلێک جاران بێژین گوتنێت کوردەواری میهوان پەروەر بووینە مرۆڤ دۆست بووینە لێ ئەفریکا وەکو پێتیڤی وەکو گۆڕای پێتیڤیاتین سەردەم سەرەدەریەکە پێتیڤی گەلگەشتیاری ناهێتە گرن جارێمە ئەو بازار دروست نەکردە ئەوە یەکیش خەلەلانە دوو ئەم نەشاینە پێتڤیاتین سەرەتایین ژیانکردنێ ئەلدەفگەنجی شڕای حکومڕانی پەیدا بکەین دا دەما گەنجیت بینیتن کو گەشت و گوزارەویت بیتە داهاتێکژی بۆ وڵاتەوی توی دەمیدا دەبێت وەختێ ئەزب وەکو پێتڤی ناز و نیعمەتن وی وڵاتیدا بەشدار نەبم ئەس نابە بەشێکژی ڕێخوشگەرێکژی بوو دەسەڵاتێک و خەلکێکی دەوروبەرێمانی وڵاتێکی بێتن مفادار بیتژێ ئەوە بخۆژی سەدەمە بەس جارێ ئەوە بخۆ نەسەدەمن یانیت قەتعینە مبەڕێن هیچ خەلەدەکادی دەف تاکینینە تاک بخۆژی ئەوێک و پێچێ بیژی و یە مفادار ژیت وی وڵاتیدا گەلای جارا شێوازێکی نەدروست سەردەلی بەس ببوورە ئێستا هەر لەسەر قسەی کاکاوار کە باسی ڕێزی کرد ئێمە ڕای کۆمەڵی گەنجمان وەرگرتووە لەسەر مامەڵەی گەنجانمان لەگەڵ گەشتیارەکان بابزانین ڕای گەنجەکان چی. بەڕای تۆ پێویستە گەنجانمان چۆن ڕێز لە گەشتیار بگرن یاخود چۆن مامەڵە لەگەڵ گەشتیارەکانە بکەن. وڵای حتا ڕێز لە گەشتیارەکان بگری بە تاکیدی ئێوانی سەردانی ئێراکەن و ئەبێ ئەو گەشتیارانەکەیان بۆ ئێرە وەکو چۆن لە خاکی خوانە ئاوا مامەڵەیان لەگەڵ بکەیت و ئێمەش ڕێز لەوان نەگرینەوەنیش ڕێز لە ئێمەگرن و شتمان لەیەکردن و ئیشەکەمان باش. وڵات تۆ وەکوی کە لەو وڵاتە دەژی لێبی گەشتیارەکان ڕێزان زۆر لێ بگری لە بەرەوەی دێنە لای تۆ خزمەتی بکەیت بە سەرسەر و سەرچاوت یەک دووش ئەو گەشتیارە نەبی لەکوانە بازاری تو نابی لە هەولێر ئێستاکە بازارەکە ولا دێ بە گەشتیار ڕاوەستانێ کە گەشتیار نەبی بازارش نابی گەشتیارەوی بازار دەبی جارێک شتی لەکنم کردە گەشتیار بووە هاتووکم لەگەرم داشتە چای خواردی لەبەر چۆکارەکەی کە ڕێزم زۆر لێگرتن هۆکاری ڕێزگرتنەکەی کە دەگەرێتەوە ئەگەر ڕێزی نەگری جوابی نەدەیەوە وەکو ئیهمالکردنە قسەیەکەی دڵنیا بەلۆی قەت نایەتەوە هەموو وڵاتێک بە گەشتیار و جوان بەرەوەی هەم گەشتیار کە سەردان وڵاتەکە دەکە وڵاتەکە دەناسرێ هەموو کەسانی کە کاری تێدا دەکەن بە بەرژەوەندیەوەم باشە بۆی بەڕای من شتێکی پۆزەتیڤ بکات بە باشی مامەڵە لەگەر گەشتیار ئێوە ڕۆژانە گەشتیار دێتە لاتان؟ حتمما. باشە چۆن مامەڵەیان لەگەڵاکە؟ مامەڵە گەشتیار ڕۆک و گەشتیار کە خۆی بە کەسێکی بێگانە نەبینێتن یعنی کە وە بزانێت لە هەر لە وڵاتی خۆیەتی یان هەر لە شوێنی خۆیەتی هەر لە شاری خۆیەتی مامەڵەی ئێوە لەگەڵ گەشتیار لەگەڵ خەڵکی خۆشمانە وەکو یەکە؟ حتمما یعنی چی وای فەرق هەندێک کەس زێرە دەرێن عەرەبە ئەوە یەکەن نەخێر ئەوە غەڵەتە چکە لە بەرەوەی لۆ خۆمان مەساحەتەکەی خۆمان وایە ئەوڕۆ مەساحەت چۆن بێت نابین بە هەوەستی سیاست و ئەوەی دابڕۆن غەڵەتە چکە لە بەرەوەی تو ئیشەکەت لەگە گەشتیارە نەک عەرەب لەگە هەموو کەسەچی لەگەر ئینگلیزی لەگەر تورکی لەگەر ئیرانی لەگە عەرەبی دەبی هەمومان بە یەک شێوەی سەیری بکەیە ئەن تەماشای بکەین. بینەری ڕای گەنجەکانمان بووین بێزارخان وەکو خۆت گوێت لێبوو زۆربیان زۆر تاکیدیان لەسەر ڕێزگرتن لە گەشتیارە کردەوە ئایا گەنجی ئێمە توانیوێتی ئەو ڕێزەی کە لە ناو عادات و تەقالیتی ئێمە هەبووە لە کۆنەوە بیگەێنێت و هەروەش زۆر بە ڕێزەوە مامەڵە لەگەڵ گەشتیارە بکە؟ بله بێگومان وێرا گەنجمە ئەگەر ئەف گەشتیارە تێدا وێرە مادام زانیدن بەرژەوەندیا مەر سەروی گەشتیاریە چونکی ئەو گەشتیارە تێدا وێرەوەکی من راپۆرتێژی دادیدی دەهاتێکی باش دەستمەڤەیەتن پاتنەوەی ویجال وێرە نەبەس مەرە ماما ئامانجا بیتن کو ئەو دەهاتێکی دەدەمە نەخێنە ئەم ڕێزێ لێ بگرین هەگەر پێتڤی هاریکاریە بۆ ئەم هاریکاریاوی بکەن گەنجی وی تشتیت کردن بەرامبەری وی گەشتیاری چۆ ڕێزێل خۆت گریتن هەم الوێژی بگریتن ئەو هوێ شعوری نەدەتەویت و کەسێکی بیانی هاتیت نافمەدا و نقطه کادی ترجی گنج مر ویرا هاری کار بیدن وکی بیجین جن گشتیاری هکو گشتیار چی تاوره نحیا بهای جیدا و یا کلوپلا جیو ریز لبیت اگرده نکو بهایت وکاچا تا فروش نهولاتی و بوی بیگانه به شکل که دیتر دادن ریز جوان همین نحیا و وی گشتیاری بهت اگرده نبس کو بتنی روحی ریز کار روحی بیدن ریز آینه وان روشنبیریا و کلتور و بیروبوچونت و بهت اگرتن دا کجا کدی دوباره اف گشتیار قصدا جهت مد گشتیاری بکردن هر میدان دست خوش به که عبدالرزاق
هەل لەسەر ڕێزەمێنینەوە گەنجی ئەمە بەڕاستی ڕێزی لە ناوچە گەشتیارەکان و سروشتەکەی گرتووە و چۆنە بێبی پارێزێ بۆی کە لانی کەم بەجارێکی تر بینەوە سەرەوەی گەشتیارێکا و ئەو شوێنەی بینی بە پاک و خاوێنی وەکەوەی کە ئەو ڕێزەمان هەیە ئەو میوان دۆستین با زیاتر وا بکەین گەشتیارێکی زیاتر ڕاکێشین بەێ ئەمش بیر نەگەی گەنجیت مە تووڕە نەبن ینی گەنج تێتە نیاسین و بڕە سەرەکی یا بژین بلندکردن و ئێخستنە هەمی گەل و وڵاتە ناوچە گەشتارەکانیان بڵند کردوێتەوە ناوچە گەشتیاریەکانژی ینی جێ گوزاریت هەرێما کوردستانی خوبخۆ گەنجێمە باکی بەیرو کە برادر ئاماژە پێگیری و خوبخۆ گەلتوری کوردیدا مرۆڤێ کورد gelekê mêvan perêse gelek heş mêvanî diketin gelekî rûgeşe gelek vêtin danûstandinê geliyê dî biketin taybet heger êkê biyanî bihêtin feşber hindê bingehêt guzarî da am giştî ew cihêt guzariyê teyn li Herêma Kurdistanê astê me wê berpirsayetî da hebûye ku dema geştiyarek biçîne defûî bişêtin cantirîn şêwe danûstandinekê gel biket û em ji bîr neke qurban ku ew danûstandina wî gencî gel wî geştiyarî ew du qazancat ket êk qazancê gehîn te xubxû wekû berîka xwe take kes ya duê gehîn te hikûmeta Herêma Kurdistanê ku serinca wî geştiyarî rakeşît êdî dubare ew geştiyar dema zivrît ev cihê klasîk bibîte reklamkerek û bazarkerek Dixwazim datayeka nîvdewletî serheman pisyara heva bêjim بۆ بینەرên بەرنامەی گەنجانە هەلبەت بێژن سەرئاستێ دنیاە بە ئێکیش بابەتên here giringe ku hêza genca geştê genca bûne êkiş babetên here mazinên nîvdewletî rekxira UNDTO ku êkişî rekxirawên nîvdewletîn geştiyarî ye bes wê çendî ket ku salane milyarek û 200 milyon kes geştat dikin serastê dunyayê û rêja 43 sadê ji vê sampilê gencin Advêrê da me diyar bît ka çenda giringe genc jî serederiye gel geştiyarî biketin da pitir bişêtin bibîte dergehek ji bo hindê ku geştiyar seredana welatê me bikin û her wesa da diyarkirin ku 54 sadê genç dema genç geştiyariyê diketin li ser astê dunyayê 54 sadê dubare hes ketin seredana wî welatî biketin ve kewata dema geştiyarekî genç tê Herêma Kurdistanê û serederieka geleka ciwan û mutewazih û ulgorey pêtiviyatiya wî kar çi daxwaziyeke diketin û daxwaza harîkariyê diketin eger gencê me ser vê esasî hate perwerdekirin wî demî de ev xwe jî dê bîte dergehê bu hindê ku dubare geştiyarê me beref Kurdistanê bêtin دەست خۆش من ببورن کاتمان زۆر زۆر کەمە ئێمە لەشینی خان بس از مداخلەکی کەم کەرتێک گەشت و گوزاری کەرتێکی هەرە گرنگە بۆ هەر وڵاتێکی gelek وڵات پشتبەستنê servî kertî dikin yani ev kerte em bêjînê rikaberîya gelekî dî gelek kertê dî diket yani wekî giştogalî wekî kertê dî hemî kerta ya pêtiviye serme em çawa geştiyarî bi xwe rakêşîn bû nimûne yani serederiya ئەوانەیە گەنج چی بکە بەرنامەکەمان ناوی گەنج هەنێ سەر خاڵی مامۆستا گەنجێ me serederieka geleka baş digel geştiyarî biket wextê tête defme û her wasa em tiştî serwî erzan bikin em pêkolê bikin şêweyekê can em keltûrê xwe zimanê xwe nîşa bidin yanî me gelek cihêt heyn yê geşt û gozarî gelekit giringin wekî gelî Elîbek Dûkan wextê bite havîn gelek Ereb yanî em di hemî li hemî welatiyê dî evê Tirk Ereb bes axleba Ereb gelek qesta wêrê dikin ma çiye eger em şanûyekê bidanîn yan tiştekî wesa şilayê genca ve lawan ve bû bêhtekirin em hunerê xwe millî nîşa bidin yan şînastiraneka Ereb ya Kurdî em şînastiraneka Erebî stiraneka Kurdî bû bidanîne ser folklorê xwe nîşa bidin yanî mihewlê bikin wî bi xwe rakêşîn ku careka dî bû me bê çinku dahatê wî her bû me yan em xaringeha me pêşwaziyeka geleka can şilayê xaringehê ve an xarneka kurdewarî gelekê hen yanî nizanin çêkin mereqawa ser xarnêt me kurdewarî em xarnekê nîşa bidin û em pêşwaziyeka geleka baş û serederieka baş ئەمە وێ ئەوە کۆتا قسەت بێ لە کۆتاییات چیت هەیە فەرموو بە جوابی دەمەوە کە هەردوو باسییان کرد فعلەن گەنجی ئەمە ڕێزی لە گەشتیاران گرتیا وە کەلتوری خۆشمان ناساندووە بە وڵاتان بۆیە بە بەردەوامی ڕێژەی گەشتیاران ساڵ بە ساڵ لە کوردستان وە زیاد دەکات و خەڵکی زیاتر سەردانی کوردستانەکە
زۆر زۆر باشە گە پشکی زۆربوونی ناگەرەوە گەشتیاران بەرهین بکەوێت بەرگەنج بکەوێت بەر ڕێزی گەنج بکەوێت هیوادارین ئێمە ئاماژمانەوەی کە گەنجان بەڕاستی زیاتر گرنگی بۆ بابەتە دەستان خۆش بێت ئێمە لێرە هاتینە کۆتایی بەرنامەکە ئازانم قسەی زیاترتان ماوە بابەتەکە زیاتر هەڵەگرێت بەڵە بێگومان لە کۆتاییە بۆ چوونی هەرێکتان بەجیا وەرئەگرین لەبارەی دانیشتنەکەمان و تەوەری بەرنامەکەمان دووبارە بەخێر بێن. گرنگه که پتر گنج او هستا بر پرساتی دفت پیدا ببید و ببیت هاریکار گل همی بجین سازیت گریدای حکومت هرمه که باشتر وی ولاتی را گرید چونکه او دینامویا پیش خستنا یا ولاتی و پتر هست بویه که بکتن که ولاتی وی پیروسترین تشتا السر آست جهانه که بشیتن در برین جیب کتن برای پیشوازیه که خورتر جی گنجی شبرویه که ام بیجین که گنجه که شهرستانیت ولاتا پیش تحقیقات. پیتویه گنج ما خو پتر کارا بکد روشنبیر بکد دا پتر در فتت کاری بو بهنه دانان و هر واسا لاین گشته و پتر پیشکفتن بو وی گنجی بهتا کرن. تایبەت بە بەرنامەکەی گەنج پێوەرە بە پێی بواری کۆمەڵناسی گەنج پێوەری پێشکەوتن و دواکەوتنی کۆمەڵگایە بۆیە گەنجەکانی وڵاتی خۆمان هەرچەندە ڕێز و خۆشەویستیان بۆ وڵاتە زیاتر بێ و وشیاری زیاتر و ڕۆشنبیری زیاتر پەیدا بکەن بۆ گەشتی وڵاتانی دەرەوە بکەن و سوود لە گەشتەکانیان بینن. دوی برنامه داشتبر که گشت و گذار یا با پیشسازی که سردمانه و دریکا ویدا جهان دهاته که باشو دهاته که باش شهرستانیت کانی دابین دکتن. دوی برنامه جدا ام گشتین ویچنده که داخازش لان پیوندیدار جی بکی کرت تایبت و کرت میری و رامیاری و جواکی و روشنبیری پتر گرنگی بی کرت هستیار دندا که زیادتر ویژین گشتیار قصدا هری ماما بکن هر واسه هاری کاری بو گنجاجی به تکرن که او بشن دهاته که باش پیدا بکن و او جی گشتا بوش در بکن بله دوی چند دا کو گشتن وان گنجا گشتا که معرفی و زانستی بند دا کو پتر خدمت ولات خوب بکن. در انجام اوی گفتگو گنجانت برنامه گنجا سر گشته و گرینگیا گشت نوی چنده کو پتویه کارکردن که همه جوری و همه لایانانه سر آست سیاسی دارایی آبوری جواکی تاکی به تاکینش بهنده دما گنج ما گشتید کتن او آرمان جن روحی معنوی بدست خوب بینیتن هر واسا ببیت صدمه به چنده دما گشتیار جی قصد هری ما کرسانت کتن بشتن شوه که تندرست و ساخلم سرده دید گل گشتیاری بکن.